لە سلێمانی و کەرکووک و هەولێر و هەڵەبجە و شار و شارۆچکەکانی کوردستان یادی ڕۆژی شەهیدی یەکێتی بەرز ڕاگیرا و چەندین چالاکی جۆراوجۆر سازرا. لە گۆڕستانی سەیوان و لە سەر مەزاری شەهیدانی یەکێتی لە سلێمانی مەراسیمی یادی ڕۆژی شەهیدی یەکێتی بەڕێوەچوو. لە مەراسیمەکەدا کۆسڕەت ڕەسوول عەلی جێگیری سکرتێری گشتی یەکێتی ڕایگەیاند کەم و کوڕی لە ژیان و گوزەران و خانوادەی شەهیدەکانماندا هەیە و وەک پێویست خزمەت نەکراون. دواتر حاکم قادر بەرپرسی مەڵبەندیەکی ڕێخستنی یەکێتی ڕایگەیاند یەکێتی هێزی ڕەچەشکن و ئاڵا هەڵگری بەرپرسایەتی گەورە و مێژووی نەتەوەیە کە هەردەم پشت و پەنای گەلەکەمان بووە. دوا بە دوای مەراسیمەکە تاجە گوڵینەی هەریەک لە کۆسەد ڕەسوول و هێرۆ ئیبراهیم ئەحمەد و شاناز ئیبراهیم ئەحمەد و بافڵ تاڵەبانی لەسەر مەزاری شەهیدان دانران. لە ڕۆژی شەهیدی یەکێتیدا لە شاری کەرکووک ڕێوڕسمێک لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی لە شاری کەرکووک بەڕێوەچوو. لەو ڕێڕسمەدا کە ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و کادرانی مەڵبەندی کەرکووک و بنەماڵە و کەسوکاری شەهیدان ئامادە بوون وتاری یەکێتی لەلایەن ئاسۆمامەند لێپرسایی مەڵبەندی کەرکووکی یەکێتی و پێشەش کرا و جەختی لەسەر پێویستی ئاساییکردنەوەی ڕەوشی کەرکووک کردەوە. بابۆنەی ڕۆژی شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە شاری هەولێر و مەڵبەندی سێ هەولێر و کادر و ئەندامانی یەکێتی و دۆست و لایەنگران و کەسوکاری شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەرزڕاگرتنی ڕۆژە ساتێک لە بەردەم مەڵبەندی سێ هەولێر بە بێدەنگی وەستان و ڕێزیان لە شەهیدانی یەکێتی گرت. لەو بارەیەوە جێگیری مەڵبەندی سێ هەولێر ڕایگەیاند یەکێتی بە وەفا دەبێت لە بەرامبەر خوێنی شەهیدان و بەردەوامیش دەبێت لە خزمەتکردن بە کەسوکاری شەهیدان. لە کەلار مەڵبەندی 11 گەرمیان مەراسمێکی لە پارکی شەهید حەمەڕەش ڕێخست تێدا جگە لە نمایشکردنی وێنەی ژمارەی شەهیدی شەڕی داعش هەروەها تاجەگوڵنی ڕێز و وەفا لەسەر پەیکەری شەهید حەمەڕەش و وێنەی شەهیدان دانرا. لەلایەکی ترەوە مەڵبەندی 12 خانەقینیش مەراسمێکی بۆ بۆنێو لە ناو بارگای مەڵبەند ڕێخست کە تێدا تاجەگوڵینە لەسەر پەیکەری شەهیدان دانرا و پێشانگایەکی وێنەی شەهیدانیش کرایەوە. چین و توێژەکانی هەڵەبجە بەڵێنیان بۆ بەردەوامی لەسەر خەباتی شەهیدان دووپات کردەوە. لەسەر مەزاری شەهیدانی هەڵەبجە مەڵبەندی نوێی ڕێخستنی شارە زوور بە هەماهەنگی لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی کاروباری شەهیدانی هەڵەبجە ڕۆژی شەهیدی یەکێتی نیشتیمانیان بەرز ڕاگرت و تاجەگوڵینە لەسەر مەزاری شەهیدان دانرا. لە درێژەی کار و چالەکەکانی سنووری مەڵبەندی 24 ڕاپەڕینی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی شەهید یەکێتی بەرز نرخێنرا. بۆ مەبەستە لە کۆمیتەی چواقوڕنەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە ئامادەبوونی ژمارەی زۆر لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەندام و لایەنگر و ژمارەی لە دانیشتوانی سنووری قەزای ڕانیا پێشانگایەکی وێنەی بۆ سەرجەم شەهیدانی سنووری کۆمیتەی چواقوڕنە کرایەوە. دواتر لە بەردەم مەڵبەندی 24 ڕاپەڕین ئاڵای یەکێتی نیشتیمانی کوردستان داگیرا وەک وەفایەک بۆ شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێگای ڕزگاری کوردستان. دواتر وەسا ڕەسوڵ پرسای مەڵبەندی 24 ڕاپەڕین ڕایگەیاند کە لە پێناو خاکی کوردستاندا یەکێتی نیشتیمانی کوردستان دەریای خوێنی بەخشیوە و لە هەر سەعات و ڕۆژێکدا دایان شەهیدی لە پێناو نیشتیماندا بەخشیوە. لە قەزای چەمچەماڵیش ڕێوڕسمێک بۆ پیرۆزراکردنی ڕۆژی شەهیدی یەکێتی ڕێکخرا. لە ڕێوڕسمەکەدا جەخت لەسەر بەردەوامی تێکۆشان لە پێناو بەدەستهێنانی مافە بەدیناتوەکانی گەلەکەمان کرایەوە. ڕوونیش کرایەوە چەمچەماڵەکان ڕۆڵیان لە قوربانیدان لە پێناو پاراستنی خاکی کوردستان و شەڕی دژ بە داعش دیار بووە. بۆ بەرزاگرتنی ساڵیادی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بارگای مەڵبەندی حوتی ڕێخستی نێنەوەی یەکێتی ڕێوڕسمی ساڵیادی شەهیدانی یەکێتی بەرزاگیرا. لێپرسای مەڵبەندی نێنەوە ڕایگەیاند مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونی و هەتاکو ئێستا بە چەند قۆناغی سەخت و دژواردا تێپەڕیوە و هەموو ڕۆژێک مێژوویەکی نوێی بۆ خۆی تۆمار کردووە کە ژمارەیەکی ئەجگار زۆری لەسەرکردەوە فەرماندە و پێشمەرگەی قارەمان و پاڵەوانەکانی زیندانیانی تیا بەخشیوە و خوێنی گەشی خۆیان پێشکەش کردووە. لە کۆیەش لە مەراسیمێکدا بە چەند چالاکیەک ڕۆژی شەهید یەکێتی بەرزاگیرەوە هەمووان بەڵێنی درێژەدەدان لە سەر ڕێبازی شەهیدان دووپات کردەوە و داوای خزمەتی زیاتری کەسوکاری شەهیدانیان دەکەن. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز.